لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کاکتۆر ئارام ئێمە لیژنەیەکمان دروست کردووە لە زانکۆکان، لە زانکۆی سلێمانی، زانکۆی پۆلیتەکنیک، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی چەرم و هەروەها دەستەی کوردستانی و ئەم لیژنەیە دەستمان کردووە بە کۆمەڵێک کار بۆ هاوکاریکردنی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی لەبەرەوەی لە ڕووی تاقیگەوە هەروەها لە ڕووی شوێن و کاتوانین هاوکاری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەڕێز کاک دکتۆر سەباح بەڕێزیشی ئامادەی کۆبوونەوەکەمان بووە بۆ تاوتۆکردنی چۆنیەتی بەرەنگاربوونەوەی ئەو پەتایی کە هەموو ناوچەکە و ئەوەی گرتووەتەوە. کارتۆ پۆڵا لە دەستە و کارتۆ شاخەوانی ئەوە بەکاربهێنرێ یەکسەر ئەوە بە شێوازی ناسایی کابرای لە باخی بەڵام بە 3 دقەی ناو ئەو ئەرزە و زۆر بە ئاسایی سوودی ببینی